ئەگەر تۆش یەکێکی لەوانەی لە ئێستادا خەریکی نووسینی توێژینەوەی زانستیت و دەتەوێت بە شێوەیەکی تەواو ئەکادمی توێژینەوەکەت بە ئەنجام بگەیەنیت بە شێوەیەک لە گۆڤارە جیهانیەکان بڵاو بکرێتەوە، ئەوە تاوەری تەندروستی سمارت دەرفەتێکی ناوازەی بۆ ڕەخساندویت لە وەرکشۆپی From Idea to Publication Role of AI. بەشی زانستی تاوەری تەندروستی سمارت هەڵدەستێت بە وەرگرتنی داتای ئەو بەڕێزانی کە نیازی نووسینی توێژینەوەیان هەیە. پاشان هەڵسەنگاندن بۆ داتاکان دەکرێت لەلایەن لیژنەی زانستیەوە بە پێی چەند پێوەرێک یەکێک لەو داتایانە هەڵدەبژێردرێت و لە وەرکشۆپەکە بە شێوەیەکی پراکتیکی بە هەماهەنگی و ئامادەبوونی سەرجەم ئەو کەسانەی کە بەشدارن لە توێژینەوەکە دەنووسرێتەوە و دەنێردرێت بۆ یەکێک لە گۆڤارە جیهانیەکان. چۆن توێژینەوەی زانستی بنووسین؟ چۆن لە خاڵی سفرەوە دەست پێ بکەین تا خاڵی کۆتایی و تا ئەو کاتەی توێژینەوەکەمان تەسلیم بە گۆڤارێکی زانستی جیهانیەکەین؟ چۆن لەم نێوەندەدا سوود لە AI ببینین؟ چۆن کاتەکان کورتەکەینەوە بە کەمترین کات زۆرترین نووسین بەرهەمهێنین؟ لە وەرکشۆپێکی تەواو ناوازەدا لە تاوەری تەندروستی سمارت ئەم بابەتە بە هاوکاری جەنابتان بە بەشداری جەنابتان تاوتوێ دەکەین. لەم وەرکشۆپەدا ئاماژە بەسەر جەم هەنگاوەکانی نووسینی توێژینەوەی زانستی دەکرێت لەگەڵ گرنگی ڕۆڵی زیرەکی دەستکرد AI و چۆنیەتی بەکارهێنانی لە توێژینەوەی زانستیدا. لە دەرفەتێکی تایبەت و ناوازەدا بۆ کەسانی ئەیانێ ببن بە خاوەنی توێژینەوەیەکی زانستی، ئەو کەسانێک کە ئارەزومەندن پرۆپۆزەڵ و داتاکانیان بنێرن بۆمان لە ڕێگەی ئەم لینکەوە، پاشان لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتەوە هەڵسەنگاندن دەکرێت بۆ پرۆپۆزەڵەکان هەتاوەکو بەرواری یەکی سێ توانای وەرگرتنی پرۆپۆزەڵ یاخۆ داتاکانمان هەیە. پاشان لە ڕۆژی بۆنەکەدا واتە لە ڕۆژی وەرکشۆپەکەدا بەدەستە جەمعی لەگەڵ ئێوەی بەشداربووان سەرجەم ستێپەکانی توێژینەوەی زانستی دەنووسرێتەوە لە تایتڵ هەتاوەکو ڕیفرێنس، پاشان دەنێردرێت بۆ گۆڤارێکی زانستی جیهانی. هەنگاو بنێ بەرەو بوون بە توێژەرێکی سەرکەوتوو بەشدار بە لەگەڵمان. سمارت وەرچەرخانە.